تیپی تۆپی بالیانی هەولێر ئامادەکاری دەکات بۆ قۆناغی دووەمی خولی نایابی عێراق کەوا بڕیارە ڕۆژی یەکشەمە یاریەکانی بە بەشداری 8 تیپە گەیشتوەکەی ئەم قۆناغە لە شاری هەولێر یاریەکانی دەست پێ بکات. هەولێر ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو با پێکاتەیەکی بەهێز و ئامادەکاریەکی باشتر بەشداری خولی نایابی عێراقی کرد لە دوو کۆبوونەوەی قۆناغی یەکەم لە بەسڕە و بەغدا توانی لە کۆی 12 یاری لە 10 یاری سەرکەوتن تۆمارکات و بگاتەم قۆناغە و ئێستاش ئامانجی چوارگۆشەی زێڕینە. بەناوی خوای گەورە و میهرەبان سەبارەت بەیانی هەولێر ئامادەکاریمان زۆر باشە، مەشقەکانمان بەیانیان و ئێوارانە هەموو ڕۆژێ یەکەی مەشقیمان هەیە لە کۆبوونەوە یەکەم لە بەسڕا سوپاس بۆ خوا توانیمان پلە یەکەم بەدەست بهێنین لە کۆبوونەوەی دووەم لە بەغدا پلەی سێمان وەرگرت ئەماش بەهۆی ئەوەی کۆمەڵێک پێکانمان هەبوو چەند یاریزانێک تەندروستیان باش نەبوو. ئەلحەمدولیلا ئێستا یاریزانە پێکراوەکانمان گەڕاونەتەوە و یاریزانە پیشەگەرەکانیش بە هەمان شێوە. ئینشاءالله لەم کوبنەوەی ئێرە دەتوانین سەرکەوتن بۆ چوارگۆشەی زێڕین مسۆگەر بکەین. هەولێر خاوەنی 14 یاریزانە، 10 یاریزانی کوردی بەتوانا و 2 یاریزانی عەرەبی عێراقی و 2 یاریزانی پیشەگەر. یاریزانەکان بەو پەڕی تواناوە هەوڵ بۆ سەرکەوتن لە زۆربەی یاریەکان دەدەن تاوەکو یەکێک بن لە تیپە گەورەکانی عێراق. ئێمە ئەو سەڵ ئامادەکاریی زۆر باشمان کردووە و توانیمانە دوو پیشەگەر بێنە ڕێزیانەکەمان تا ئێستاش لە تەسفیاتەکە ئێمە بە یەک پیشەگەر یاریمان کردووە لەو قۆناغە هەردوو پیشەگەر ئامادە دەتوانین یاری بکەن. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بگەینە چوارگۆشەی زێڕین کە گەیشتنەوە چوارگۆشەی زێڕین ئەو کاتە ئامانجی ترمان دەبێت بەڵام ئێمە لە ئێستادا هەدەفمان ئەوەیە بگەینە چوارگۆشەی زێڕین لە چوار تیپە باشەکەی عێراق بێت. یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی بالای عێراق بە دوو کۆبوونەوە ئەنجام دەدرێت. لا کۆبوونەوە یەکەم کەوا یاریەکانی لە شاری هەولێر لە ڕۆژی یەکشەمە دەست پێ دەکات هەر 8 تیپەکە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە هەر تیپێک 7 یاری ئەنجام دەدات. لا کۆبوونەوەی دووەمیشکەوە شوێنی دیاری نەکراوە بە هەمان شێوە هەر تیپێک 7 یاری دیکە لەگەڵ ڕکابەرەکانی ئەنجام دەدات. خاوەنی پلەکانی یەکەم تاوەکو چوارەم دەگەنە چوارگۆشەی زێڕین. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.